ماوەی درێژکردنەوەی پێکهێنانی هاوپەیمانی لەگەڵ ئەو حیزبانەی کە دەیانەوێت ئیبداع ڕەغبە بکەن بەشدار بن لە پرۆسەی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان لەگەر ئەو کاندیدە تاکانەی چ پێکاتەکان بیتن چ کاندیدی با بڵێن گشتی بیتن درێژکراوە بۆ 4 هەفتی 2024 کە دەکاتە ڕۆژی پێنجشەممە تا کۆتایی داوامی فەرمی. ژمارەی دەنگدەرانمان 1,366,462 دەنگدەرن لە کۆی ئەم ژمارەیە 1,15,000 دەنگدەر خۆیان تۆمار کردووە. ئەوەی تریش نزیکەی 351,000 دەنگدەرمان هەیە کە خۆیان تۆمار نەکردو بایۆمەتریان. ئەوەیان دەبی بکەینە دوو قۆناغ. قۆناغێکیان ئەوەی پێشووتر بوون، پێشووتر 10 حزب خۆیان تۆمار کردبوو لەگەر دوو هاوپەیمانی و 18 کاندیدی سربەخۆ. لە قۆناغی ئێستادا دوو حزبیت کە خۆیان تۆمار کردووە وەکو ئیبداع ڕەغبە یعنی پێشکەشیان کردووە کەواتە کۆی گشتیان دەبتە 12 حزب و دوو هاوپەیمانی هەر وەکو خۆی ماوەتەوە. کاندیدی تاک ئەوەی کە با بڵێن چێبڕچێ دەکاتن لەسەر مەقعدی عام نزیکەی 33 کاندید ئیبداع ڕەغبەیان پێشکەش کردووە. کاندیدی تاکی تورکمان 14 کاندیدن، کاندیدی تاچی مەسیحیش 7 کاندیدن کە ئەوانە ئیبداع ڕەغبەیان پێشکەش کردووە.